مەشروعەکەم باسی وەرەمی مێشک دەکاتن لە سێ نەخۆشی پێکاتیە ئەمن ڕسمەکانی دەدەمێ نەخۆشیەکانم پێ ئەڵێتن نەخۆشیەکان پێکاتیە لە وەڕەم الدەبەقە وەڕەمی السوحایی وەڕەم الغدة النخاعية پێکاتیە لە یعنی ئەو بەرنامانە ئەی بەکارم هینایە کاگڵ و بایتۆنە لە کاگڵی داتایەکانم هینایە کە پێکاتیە لە 5712 ڕسم دواتر کە ئایەکەم فێر کردیە بە ئەکسپشن هاتمەوە جارشکە ڕسمەکانم لە گۆگڵی هینایتە خوارێ لۆیە بزانم ئایا ئیشەکەم سەرکەوتووە یاننا بە تاکیدی 100% دەداتێ نەخۆشیەکە ئەو مەشروعە یارمەتیداری دکتۆران دەداتن لە کاتی ئەوەی حاڵەتەکی تارە حاڵەتەکی زۆر زروریە بەکاری دەینی لە خۆی زۆر باشە بەڵێ لە داهاتوو لە نەخۆشخانەکان دەتوانن ئەوەی بەکاربینن ئەو سێ نەخۆشیە بۆ نمونە یەکێک بێتن حاڵەتەکی زۆر تاڕێ هەیە دەتوانن بە ئای کە فێر کرایە دەرسمەکەی دەداتەوە پێ دەڵێتن فلانە نەخۆشیەکی هەیە.